ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بە چەند قۆناغێکدا تێپەڕیوین. قۆناغی یەکەم قۆناغی هەڵگیرساندنی شۆڕش بوو لە شاخ و لە لادەی کوردستاندا. قۆناغی دووەم قۆناغی دوای ڕاپەڕینە. کە لە شاخ بووین و لە شۆڕشدا بووین، ئێمە سێ چوار نەوع ڕێخستن بووین. کۆمەڵەمان هەبوو، شۆڕجێرانمان هەبوو، خەڵکی کەسانی سەربەخۆمان هەبوو. لە دوای ڕاپەڕین توانیمان بیکەینەوە یەک خستن، یەک ڕێخستن و ماوەی منبەریش تێیدا هەبێت لە بۆ بیرروباوەڕی جیا لەم هینەدا. ئێستا سەردەمێکی نوێیە. ئێستا ئێمە سەردەمێکە لەگەڵ دوو سەردەمەکەی تر جیاوازە. سەردەمی ڕزگاری عێراقە، سەردەمی بنیاتنانی مجتەمەعی مەدەنیە. ئەو سەردەمە نوێیە وامان لە دەکات چاو بخشێنینەوە بە هەموو کار و شێوەی کار و شێوەی بەڕێوەبردن و شێوەی سەرکردایەتیکردن لە ناوماندا. ئێمە ئەم ساڵ دەبێت بکەینە ساڵی گەشەکردن. ساڵی گەشەکردن لە ڕووی حیزبی، حکومی، پێشمەرگایەتی، ڕێکخراوە دیموکراتەکان، مجتەمەعی مەدەنی و هەموو شتەکانی تر. قۆناغەکەمان قۆناغی نوێیە، سەردەمەکەمان سەردەمی نوێیە. ئەبێ هەموو ئەو دەستگایەمان حیزبەکەمان وا لێ بکەین، وا گەشەی پێ بدەین، بیکەینە حیزبی ئەم سەردەمە نوێیە کە بگونجێ لەگەڵ پێویستەکانی ئەم سەردەمە نوێیە و بتوانێت لەم سەردەمە نوێژدا دەوری پێشڕەوی خۆی بپارێزێت و بە پێشەوەی بەرێت. گەشە پێدانی حکوومەتیش، گەشە پێدانی پێشمەرگەش، گەشە پێدانی ڕێکخراوە دیموکراتەکانیش، گەشە پێدانی هەموو لایەنەکانی ژیانمان دەبێت لەگەڵ ئەم سەردەمە نوێیە بگونجێنین و بەرەو ئەو قۆناغەی بەرین، بەرەو ئەو لوتکەی بەرین کە لەگەڵ ئەم سەردەمەدا یەک دەگرێتەوە. ئەوەی کە پەیوەندی بە گەشە پێدانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەیە، ئەبێ ئەو گەشە پێدانە لە ڕووی شێوەی کار و بەڕێوەبەرایەتی بێت. چاکسازیەکی پێویستەکە هەم سەروەریەکان و دەستکەوتەکان و پێشکەوتنەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بپارێزێت و هەم ئەو گۆڕانکاریە بکات لە شێوەی کار و بەڕێوەبەرایەتی و هەڵسوڕاندن کە بگونجێ لەگەڵ ئەم سەردەمەی کە ئێستا ئێمە تێدا دەژین بۆی ببێتە حیزبی ئەم سەردەمە. پێویستە سەرەتاکانی خۆمان بژێنینەوە، ببوژێنینەوە، جۆش دەینەوە. بە تایبەتی سەرەتای سەرکردایەتی بە کۆمەڵ، خستنەگەڕی دەستگاکانمان هەر لە مەکتەبی سیاسیەوە تا کۆمیتە مەکتەبەکانی ڕێخستن و ڕاگەیاندن و کۆمەڵایەتی و ڕێکخراوە دیموکراتەکان و هەتا دوایی. گەشە پێدانی دەستگاکانمان بە شێوەیەکی مۆدرن و گونجاو لەگەڵ ئەم سەردەما، مشتومالکردنەوەی چەکی ڕخنە لە خۆگرتن بە جۆرێکە سەرەتای ڕخنە لە خۆگرتن وەکو سەرەتایەکی گرنگ لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا بەکار بێت و ماوەی هەبێت هەتا ئەنجامی کارەکانی خۆی بڕوات. بژاندنەوەی فکر و بیرروباوەڕ، جۆشدانەوەی فکر، سەرەتاکانمان شەرتێکی گرنگە. بە تایبەتی ئێمە حیزبێکی سۆسیال دیموکراتین. بۆ ئەوەی بتوانین لە کۆمەلگای سۆسیال دیموکراتی بە سەربەرزیەوە کارەکانمان ئەنجام بدەین، ئەبێ ئیتیمامێکی چاک بە فکر بدەین، بە بژاندنەوەی فکر بدەین لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا و کارێکی وا بکەین گەشەپێدانی نەوعی چۆنایەتی لە ناو یەکێتیدا زاڵ بێت بە جۆرێک کە یەکێتی ئەندامەکانی ببنە ئەندامی ڕاستەقینەی یەکێتی نیشتمانی کوردستان. دەرەجەپێدانی سیاسەتی چاکسازی لە حیزب و حکوومەت و پێشمەرگایەتی و ڕێکخراوە دیموکراتەکان و هەموو دەستگاکان یەکێکە لە ئەرکە گرنگەکانی ئەو سەردەمەمان.